دۆمەڵان لەسەر عەرەبانە و شۆستەکانی کەرکووک هەڵدراوەتەوە. هیچ ساڵێک دۆمەڵان وەکو ئەم ساڵ لە بازاڕدا زۆر نەبووە و ئەوەش پەیوەندی بە زۆری بارانبارینەوە هەیە. سەرچاوەی ئەم دۆمەڵانە زۆرە گوندەکانی حەویجەیە. ئەو ناوچەی خراپترین ناوچەیە لە ڕووی ئەمنیەوە، بەڵام خراپی دۆخی ئەمنی ناوچەکە بازاڕی لە دۆمەڵانەکەی بێبەش نەکردووە. مصدر من جبل حمرين ما الحويجة هذا. سەرچاوی دۆمەڵانەکە شاخی حەمرینە، دۆمەڵانی حەویجەیە، دێتە بازار و ئێمە دەیکڕین، ئەگینا ئێمە ناتوانین لەوێ بیهێنین، چونکە ئێمە لە کەرکووکی نوێوان بۆمان دێنن و دەیفرۆشین. دۆمەڵان لە بازاڕی کەرکووکدا هێندە زۆرە، لەسەر عەرەبانە و دوکان و شۆستەکان دەفرۆشرێت، لە کاتێکدا ساڵانی ڕابردوو بە ئاسانی دەست نەدەکەوت. والله خير من الله. دۆمەڵان خەیری خوایە، بەهارە و دەشتەکان پڕن لە دۆمەڵان. والبرية مليانة شماء والربيع. دۆمەڵانی ناوەڕاست و خواروی عێراق هێندە زۆرە، ڕەوانەی بازاڕەکانی کوردستانیش دەکرێت و نرخەکەشی بەراورد بە ساڵانی ڕابردوو تەواو دابەزیوە. زۆر ئیمساڵ هیچ ساڵێ وەقەی ئیمساڵ دۆمەڵان جاری وا بۆ ڕۆژی وا بوو 2000 کیلواتەم کەلارەوە. جاران خەڵک وە نیو کیلۆ بەریسا خەڵک وایەوە 5 کیلۆ یەکشێ قەت ناو مجەمیدەوە هەڵیەگرێت. خاڵۆگیان هەی لە 5 هەیە تا 6 تا 7 تا 8 و ئەمە ئاخرەکەی ئمە دەرەجەیەکەیەتی بێن گەورەکەی کیلۆی 12 و 11 ئیتر ئەمە کیلۆی 8,000. دۆمەڵان کە ڕووەکێکی سروشتیە و تەنها لەم وەرزەدا دەڕوێت، کڕیارێکی زۆری هەیە، بەو پێی خۆراکێکی چێژدارە. بەرهەمی ئەم ساڵی دۆمەڵانیش هێندە زۆرە، کەم خێزان هەیە لە چێژی ئەو ڕووەکە بێبەش بوو بێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.